ناوماڵە خەڵکێکی زۆر ئیسرافی تیاکە ئەمەنە ئیسرافی تیاکەن تەنانەت گەیشتە حەدی هەندێک خەڵک هەیە چاو لە چاو بڕکێ ساڵانە ناوماڵەکەی ئەگۆڕێ و بێ ئەوەی هیچ جاری وا هەیە باوەڕ ناکەم دەمی واناتوێتە سەر ئەو قەنەفە و ماڵە بەڵام ئەیگۆڕێ لەبەرەوەی مۆدێلەکەی گۆڕاوە. ئەمە طبعا لەناو ئافرەتانە زۆرتر هەیە. ئافرەتان لە مەسئلەی کەلوپەلا لە مەسئلەی ناوماڵەیە ئیسرافێکی زۆر زۆر ئەکەن و ئەمەش زۆر خەتەرە بۆ دینیان بۆ ئیمانیان زۆر زەرەریان لێ ئەدا و هۆکارەکەشی ئەگەڕێتەوە بۆ چاو لە چاو بڕکەیەکی کوێرانە یعنی تەقلیدی یەکتریەکەن ئەم تەقلید ئەوەکە بۆ نمونە تۆ کەسێکی فەقیری یان مام ناوەندی ماڵێکی دەوڵەمەند خزمێکی دەوڵەمەند برایەکی دەوڵەمەند کەسێکی دەوڵەمەند دعوت تەکا یان ئەڕۆی بۆ سەردانیان لە مناسبەیەکە لە بۆنەیەکە سەیرەکەی ماڵەکەیان خانۆکەیان ناوماڵەکەیان جلوبەرگەکانیان ئاخر دەرەجەیە ئیتر ئەم ژنەی تۆیش یا ئەم مناڵانەی تۆش بۆ خۆی ئیتر سەریان لێ تێکەچی ئەوە هۆکاریەکەم هۆکارێکی تر ئەم دەستگا ڕاگەیاندنانەی کە هەیە بەڕاستی دەستگاکانی ڕاگەیاندن زۆر زۆر سلبیانە نەریانیانە لەم مەسئلە لەسەر ئەم مەسئلە ئیشەکەن زۆر سلبیانە ئەدەن لەم مەوزوعانە تەماشا ئەەکەی ئەنواع و ئەشکاڵ ڕیکلامی جۆرا و جۆر ئەکەن بۆ سەر لە شێواندنی خەڵکی لاوازی ئیمانی خەڵک نەترسان لە خوای پەروەردگار دڵبەستن بە دنیاوە ئەمە هەمووی وا ئەکا خێزانەکانمان کچەکانمان تەنانەت خۆشمان هەنێکمان دڵمان بۆ خۆی بۆ دنیا ئەڕوا و بۆ ئیسرافکردن ئەچێ خۆ دەرخستن حەزکردن لە خۆ دەرخستن حبی ظهور زۆر کەسەیە یعنی حەزەکات دەرکەوێ لە ناو خەڵکا بێژن بەخوا خانوەکەی جوانە بەخوا ناوماڵەیەکی جوانیە بەخوا سیارەکەی ئاوا ئاوایە دووسەی جلوبەرگەکەی کە شەیتان ئەی خەڵەتێنێ تربیەتی خراپ هەر لە مناڵیەوە تۆ مناڵەکەت لەسەر ئەوە پەروەردە ئەەکەی کە بەفیزەوە لەگەڵ خەڵکا تەعامل بکە ئەوەش زۆر خراپە زۆر مەجال زۆر بە ئافرەتدان پیاوان پێتان ئەڵێم لەخوا بترسن زۆر مەدەن بە دەمی ژن و مناڵتانەوە زۆرێک لە ئێمە ئەمەنە ئەدا بە دەمی ژن و مناڵەکەیەوە تا سەری لە ئاگری جەهەنەمەوە دەرەکە ژن و مناڵ زۆر ئەخەڵەتێن بە مەزهەر و بە ڕووکەش زۆر ئەخەڵەتێن ئەبێ ئاگامان لێی بێ حەزکردن بە دائیمەن خۆت بەکەم بزانی بەرامبەر بە خەڵک کاتی ئەبینی یەکێک جلوبەرگێکی جوانی ها لە بەرا لە خۆتۆ سەرت کزەوێ کاتی ئەبینی سیارەکەی لە سیارەکەی تۆ جوانترە حەستەکەی تر حەزەکەی بە دەوری هەڵقونی بە دەوری کابرای سیارە جوانە حەستەکەی کاتی ئەبینی خانۆکەی جوانە ئیتر شەیتان بۆ ئەمەندە ئێمە خۆمان بەکەم بزانین بەرامبەر بە خەڵک والله گەورەی ئینسان لە شەخسیەتیایە لە کەسایەتیایە لە ئیمانەکەیە لە تەقواکەیە نەک لە مەزهەرەکەی کوە خەڵکێکی زۆر هێز خانۆکەی جوانە ماڵەکەی جوانە سیارەکەی جوانە دیمەن و شکروشیەوەی جوانە بەڵام لە ناوە ڕۆخاوە ژنەکەی خەریکی فەسادە لە ژێرەوە ئاگای لێ نییە کچەکەی واوە ئەکە و ئاگای لێ نییە ئەمە نەمەشغوڵی دنیا بووە ئاگای لە هیچ نەماوە بۆیە بەڕێزان ئەبی ئاگامان لە خۆمان بێ زۆر